بەڵێ بەڕێزان لە ترسی جنبوجۆڵەکانی گروپی ڤاگنەر پۆڵەندا سنوورەکانی خۆی بەهێزتر دەکات بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە گفتوگۆ لەگەڵ بەڕێز ڤەدیم مەکەرێنکە چاودێری سیاسی دەکەین بەڕێزان لە مۆسکۆوە لەگەڵمان دەبێت بەڕێز مەکەرێنکە سڵاوت لێبێت ئەم ترسەی پۆڵەندا تا چەند لە جێی خۆیەتی لە ترسی جنبوجۆڵەکانی ڤاگنەر؟ I feel that حکوومەتی پۆڵەندا بڕیاری داوە کە دەیەوێت ئەو هێزەکانی بنێرێت بۆ سنووری وڵاتەکەی لەگەڵ بەلاڕووس. ئەوان دەیانەوێت کامپ لە نزیک سنوورەکان دروست بکەن، دەیانەوێت خۆیان کۆبکەنەوە لە سنوورەکان و دەیانەوێت لە دژی چالاکیەکانی گروپی ڤاگنەر لە بێلاڕووس خۆیان ئامادە بکەن. بۆچی؟ ینی پێت وایە کە یاخود پۆڵەندا وا بیر دەکاتەوە کە هێرشی سەر پۆڵەندا دەکرێت لەلایەن ڤاگنەر و بێلاڕووسەوە، شتی وا هەیە؟ ئەمانە تەنها دەنگۆیەکن. ئەمە پۆڵەندا دەیەوێت ئەم دەنگۆیانە وا لێ بکات کە خۆی ئامادە بکات بۆ ئەوەی و دەیانەوێت پۆڵەندا وەک وڵاتێکی ئەندامی ناتۆ دەیەوێت ئەمە بقۆزێتەوە تەنها بۆ ئەوەی چالاکی سەربازەکانی خۆی زیاتر بکات، خۆی ڕێک بخاتەوە و بۆ ئەوەی بەرگری لە وڵاتانی ناتۆ بکەن. و بەشێک لە بەرپرسانی رووسیا ئەوە دەڵێت پۆڵەندا دەیەوێت بە هەندێک لە خاچی ئۆکرانیا بۆ خۆی ینی ببات، لە بەرامبەردا هەم ئۆکرانیا هەمیش پۆڵەندا ئەمە ڕەت دەکەنەوە، دەڵێن وانە ئەمە بەرگری لە سنوورەکانی خۆمان و لە وڵاتی خۆمان دەکەین. سەبارەت بەمە چ قسەیەکت هەیە؟ بەڵێ دەبینم ئەمە هەڕەشەیەکی جددیە لەسەر ئۆکرانیا و دەیەوێت پۆڵەندا دەیەوێت کێشەکان زیاتر بکات و ئەگەر بیشێوێتی ئەم هێرشە ئەنجام بدات و بەشێک لە خاکی ئۆکرانیا داگیر بکات کێشەکان زیاتر بکات و وەک ئەوەش ئەمە هاوشێوەیە لەگەڵەوەی کە تورکیا لەگەڵ کورد ئەنجامی داوە. تورکیا کە دەیەوێت خاکی کوردستان داگیر بکات، بەڵام ئەمە دەبێت کارەسات دروست دەکات بۆ ئۆکرانیا و نابێت ڕووبداشتی لەو شێوەیە. زۆر باشە، کەواتە ئەم ئالۆزیە کە لە نێوان رووسیا و ئۆکرانیادا هەیە، پۆڵەندا لەکوێ ئەم ئالۆزیەیە ئەویش دێتە نێو شەڕەکەوە ئەگەر وا بڕوات؟ پۆڵەندا دەیەوێت ببێت بەشێکی سەربازی، باڵێکی سەربازی ڕۆژئاوا و دەیەوێت پارێزگاری لە خاکی خۆی بکات و دەیانەوێت سنووری وڵاتی خۆی فراوان بکات، چونکە ئەو هیوای وایەوە بەغیلەیەکی هەیە کە دەیەوێت هەمیشە وڵاتەکەی بەرەو پێشەوە بە سنووری وڵاتەکەی فراوان بکە و ئەوانیش وا بیر دەکەنەوە کە ببنە بەشی و وڵاتێکی بەهێز لە ڕۆژهەڵاتی ئەوروپا. بەڕێز مەکەرێنکە بەشێک لە چاودێران پێیان وایە ئەگەر هۆڵەندا فعلەن بێتە نێو شەڕەکەوە جەنگەکە زۆر گەورەتر دەبێتی سەر دەچێشێت بۆ جەنگی گەورە. پێت وایە کە فعلەن دێتە نێو جەنگەکەەوە پۆڵەندا؟ ئەمە پرسیارێکی گەورەیە، پرسیارێکی قورسە. پۆڵەندا ئامادەیە کە بێتە پاڵ ئۆکرانیا، دەیەوێت هەمیشە پاڵپشتی لە ئۆکرانیا بکە و ویستی ئەوەی هەیە کە تا ئەو کاتێک کە جەنگەکە درێژە بکێشێت بەرگری لە ئۆکرانیا بکاوە پارێزگاری و ئەوان وا بیر دەکەنەوە کە ئۆکرانیا بەشێک بێت لە با بڵێن وڵاتی ئەوان، وەک پێشتر بیر دەکەنەوە کە ئەو کاتێک کە یەکێتی لە یەکێتی سۆڤێت جیابوونەوە و ئەمان
چاویان لەوەیە باشە. کە بەرگری لە خاکی ئۆکرانیا بکەن. باشە سەبارەت بە ئەمریکا پرسیارت لێ دەکەم ئەمریکا دەڵێ ئەمە چاودێری جموجۆڵەکانی ڤاگنەر دەکەین پێت وایە چ جۆرە چاودێریکردنێک چاودێری دەکات مەبەستی چییە؟ Americans, the real forces, they used ئەمریکا be in many هێزەکانی places, so they بەکاردێنێت بۆ پارێزگاریکردن لە بەرژەوەندەکانی خۆیان و ئەوان زۆر باش لەوە تێک دەگەن کە بارودۆخەکە چۆن دەگوزارێت دەزانن کە گروپی ڤاگنەر گروپێکی بچووکە و هەروەها دەزانن کە ئەم گروپە چەکداریە ناتوانێت ئۆکرانیا بە شێوەیەکی کاریگەر داگیر بکات بەڵام دەکرێت کاریگەریان هەبێت و دەتوانن دابش ببن بە شێوەی گروپی بچووک و بەکار بهێنرێت بۆ چالاکی سەربازی و ئەمەش ئەو ئاڵۆزی و جەنگەی کە لە ئەوروپا دەگوزارێت جیاوازە لەوەی کە لە جەنگەکانی دیکە لە وڵاتانی دیکە ڕوودەدات. بەڕێز ڤەدیم مەکەرێنکە چاودێری سیاسی لە مۆسکۆ لەگەڵمان بووی سوپاس ماندوومان کردیت.